ڕاستیەکە ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەموو جارێک کەوتومانە بەردەوامین لە خزمەتەکانمان و لە گۆڕانکاریەکان. ئەم خولەش کە ماوەی دوو ڕۆژ دەخایەنێت یەکێکە لە خولەکانی توانامرۆییەکان لەژێر دانیشانی جۆرەکانی کەسایەتی درێژە و بەردەوامی ئەبێت. چۆن لە ڕووی تەندروستیەوە ئێمە خزمەتێکی زۆر باشمان بە خەڵکی هەڵەبجە و دەوروبەری کردووە. دیسان ئەمانەیە لەم ڕۆژەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هوشیاری کارمەندەکانمان و ئەو کەسانی کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئیشەکەن ئەمانەی ئاستی ڕۆشنبیری یان زیاتر بەرز بکرێتەوە بۆ ئەوەی لەگەڵ ئەو خەڵکانی کێنە ناوبەخشین چۆنێتی تەعاملکردن و هەڵسو کەوتیان و بە شێوەیەکی جوان پیشانی ئەو خەڵکە بێن کە ئێمە لەگەڵ شوێنەکانی کە جیاوازترین و ئەتوانی خزمەتێکی باشتر لە ڕووی هەڵسو کەوت و بەدەمەوە چوونی نەخۆشەکان و خزمەتێکیان بکەین. ئەم خولەشمان هەر بۆ ئەو مەبەستەیە کە بتوانین خزمەتێکی زیاتر بە خەڵکی ئێرە بکەین. ئێمە وەکو کارمەندانی بەخشین زۆر پێویستمان بم خولانێت چونکە بە تایبەتی کۆمەڵگەی پزیشکی بەخشین جیاواز لە شوێنەکانی تر ئەبێ سیفەتی ئێمە لەگەڵ شوێنەکانی ترا جیاواز بێت تایبەتی خۆمانمان هەبێت لەبەرەوەی ئێمە خزمەتێکی جوانمان کردو ماوەی 2 ساڵێ لەڕێ خزمەتەکەین بە شێوازێکی جوان بەشدار یارمەتی نەخۆشەکانمان ناوە هەوڵی ئەوەش ئێن زیاتر و باشتر بین. سپاسی کاک دکتۆری شەکەین کە ئەمڕۆ ئەم هەلەی بۆ ڕەخسانین زۆر سپاسیانەکەین.